إيرو دانشنامە لەجەل بەرپرسێ سیاسیە قۆنسڵخانە بریتانیا هەولێر بوو ئەوی خواست یعنی تەڤلی بێ مژارە گۆ یەک هەلویستیا کوردی حتاکی ڕادەیە نێرینامە ئەمژێرە ئامادەنە هەروەسا حتاکی ڕادەیەکەم پێنگاوێ گو هاتن ئاوێتن مەژی داخویاکردن گۆ ئەم بەندی گۆ جددیەتێنە هەگەر طرفێ دی جددیەتێکی الجەم خویا بکە و مەسەلا گرتیا هینا الجەمە نە زەلالە نە گەلکی نەجێ باوەریامەیە مە داخویاکردن و ئاستەنگی و زەحمەتیە گۆ دوێ پێڤژوێ هەدا گۆ بێ چێکردن مە بەهەڤرا دامەستاندنکردن مە گرنگیا ڕۆلا بریتانیا سەر میلەفێ سووری بگشتی و سەر میلەفێ کوردی و پشتەوانیاوێ و تەواصلاوی و بەردەوانیاوێ وڵاتی کورد و قەدیا کوردی را تعاملای قەدیا کوردی را مە بەهەڤرا دامەستاندن کرد و چاوە چ شێوازێک ئەمکار بن ئەو ئاریکاریان وڵاتی ما و قەدیامە بکن چ دوارێ سیاسی دەبێت چ دوارێ ئیغاسێ و ئاڤادانکردنێ دەبێت چ دوارێ پرۆسا سیاسی بەگشتی سووریەدا بە هەروەسا ناو معارەدەدا هەروەسا ناو لجنە دستوریدا ما پێویستی هەیە گۆ پشتەوانیا وڵاتی ما و قەدیامە بریتانیا داخویاکردن وەکو دەوڵەتێکە دۆست هەروەسا تاکید کرد گۆ بریتانیا دژی هەر شێوازێکی گوهرتنا دیمۆغرافی و یان دەست درێژی گرسەر ملک و ماڵی خەڵکێ بێکردن پشتەوانێکی داخویاکردن تەواصلێکی گرنگیا دانوستاندن ئاوا ئەنجومەنە نیشتیمانی کوردی را خودی پرۆژەیەکی سیاسیە و ئەنجومەن گرنگیاوی هەیە ناو ساحا سیاسی سووریەدا ناو پۆزیسیۆنێدا هەروەسا تێکیلی و بەردەوامیە پەیوەندیا گرناودا ئەف تەفدا هاتن گەشەکردن جواتەمەد